خۆی بەخشنەی میرەبان ئەمڕۆ لە تاوەری تەندروستی سمارت هەستین بە ئەنجامدانی 28مین پێداچوونەوەی خێراکە ئەم بۆ 28مین جارێ ئێمە کۆبوونەوەی لەم جۆرە زانستیانە لە تاوەری تەندروستی سمارت ئەنجامین. ئەوەی ئەمڕۆ باسکرا کۆمەڵە بابەتی زۆر گرم و گرنگ بوو دەربارەی چۆنیەتی کۆنتڕۆڵکردنی میکرۆبەکان لە کاتی نەشتەرگەری کێشە بۆ ئێمە دروستەکەن لە دوای نەشتەرگەری دروستیەکەن تەنانەت ئەگەر نەشتەرگەریش نەبێت لە بوارە هەناویەکانە کێشەیەکی گەورە دروستەکەن. سوپاس بەخوا ئەمڕۆ هەستاین بەڕێخستنی ئەم پێداچوونەوەی خێرایە کە پێمان وایە بۆشایەکی گەورە لە ئەپدەیتبوونی زانیاریەکان دەربارەی ئەم بابەتە پڕەکاتەوە. گرنگی چالاکی ئەم جۆرە چالاکیانە ئەمانە هەڵبەتە گرنگی باخی تایبەتی هەیە بۆ بەرەو پێشتنی بابەتی زانستی و بابەتی پزیشکەکان چکە ئێمە لە ڕێگەم بابەتانەوە توانین بگەین بە کۆمەڵ ئەپدەیت و کۆمەڵێک ئەو زانیاریە تازانەی کە لە بابەتی کۆنتڕۆڵکردنی نەخۆشی و هەروەها بابەتە زانستیەکانە بە شێوەیەکی گشتی هەیە بۆیە ئەم بابەتانە بەڕاستی جێگەی دەستخۆشیە بۆ تاوەرەکانی سمارت هەم بۆ ئەو ستافە بەڕێزێکە لێرێن وێن دەستخۆشی یەکەم بە شێوەیەکی گشتی و ئەم بابەتە وەکوتم گرنگیەکی تایبەتی هەیە لەم کاتەیە ئێمە ئەگەر ئەم جۆرە سیمینار و بابەتانە نەبێت ڕەنگە ستافی تەندروستی بەگشتی هەم پزیشکان و هەم کارمەندان لە ئەپدەیتە تازەکانی بابەتی کۆنتڕۆڵکردنی ئینفێکشن نەبێت و دووش ئەو نەخۆشیە گوازراوانەی کە ئێستا هەیە لە عالەمە و بە تایبەتی لە ناوچەکەیە بۆ خۆپارێزی لەو نەخۆشیە گوازراوانەی کە هەیە ئەم بابەتە گرنگیەکی تایبەتی هەیە و تایبەتی لەم کاتەیە کە لەم سنوورەیە بابەتی تای خوێنبەربوون هەیە لە ناوچەکەیە بۆیە پێویستی بە بابەتی خۆپارێزی هەیە بۆ هەم ستافەکە هەم هاوڵاتیان ئاگادار بن لە ڕێکارەکانی خۆپارێزی. بداية أقدم شكري وتقديري إلى إدارة مستشفى سمارت الأهلي لاهتمامه بتطبيق برنامج مكافحة العدوى في المؤسسات الصحية وفي الأقسام. طبعا مؤتمر جيد ومنظم وتم بحث به إطراء به كل البحوث الخاصة بالانفكشن كنترول من ستاندر بكوشن وإلى استخدام يعني العشوائي أو غير العشوائي الأنتيبايوتيك وكذلك طرق كثير على الديزاين. أشكرهم مرة ثانية شكرا جزيلا ونتمنى إن شاء الله موفقية الجميع. زۆر سپاس بۆ تاوەری سمارتکەوە هەستاوە بە جێبەجێکردنی ئەم فاستراکە. تاڵم بابەتی ئینفێکشن کۆنتڕۆڵ بابەتێکی زۆر گرنگە بە تایبەتی لە وڵاتانی کلاسی دووەماکە وەکو عێراق وایە ئەم وڵاتانە ئەم بابەتانیان ئیهمال کردووە. تاڵم بابەتە زۆر گرنگە پەیوەندی بە مردنی خەڵکەوە هەیە کە لە ناو خەستخانەکانە. تاڵم لە ناو خەڵکیەوە باوەکەوە خەستخانە شوێنێکی زۆر پاکە و زۆر خاوێنە بەڵام بەعکسی ئەوەوان نییە بەڵکو خەستەخانە پێویستی بەوەیەکەوە بە بەردەوامی چاودێری بکرێت لەبەرەوەی هەرچی نەخۆشی و کۆمەڵ نەخۆشی مەترسیدارەیە لەوێ کۆ بێتەوە. ڕاستی دەستان خۆش بێ بۆ ئەم کۆنفرانسە من وەکو نیگار ڕەشید لە پرسرای ئینفێکشن کۆنتڕۆڵ سەد بە بەرەبەراتی گشتی تەندروستی بۆ ماوەی 15 ساڵە من لەم بەشە کارەکەم ئەمە یەکەم جارە کۆنفرانسێکی وا بکرێت لەسەر ئینفێکشن کۆنتڕۆڵ و بەڕاستی ئەو بەشانە ئەو برگانەی کە دانرابوو زۆر بەبێ مجاملە ینی وەکو خبرەی خۆم کە ماوەی 15 ساڵە ئیشەکەم زۆر بەشداربووەکان و پانێڵەکان زۆر ڕێک و پێک بوو هیوادارم دەستپێکێکی باش بێت بەرەو پێشبردن و هەنگاوی باشتر بنێن و کۆتا نەبێت ینی ئەمە دەستپێکێک بێ بۆ بەرەو پێشتنی ئینفێکشن کۆنتڕۆڵ خۆچکە خۆتان ئەزانن کۆنتڕۆڵکردنی ئینفێکشن لە ناو وڵاتەیە ئێمە زۆر گرنگە و ئەوەندەی بەڕاستی ئەوەی گرنگی بەلایانی چارەسەر درراوە گرنگی بەلایانی خۆپاراستن نەدراوە و ئینفێکشن کۆنتڕۆڵ خاڵێکی زۆر گرنگە لە خۆپاراستنی کەسەکان لە شارەکەمان بۆ دوورکەوتنەوەە ئینفێکشن و نەخۆشی و ئەو نەهامەتی کە بەسەر نەخۆشادێت. سمارت وەرچەرخانە